زانکۆی هەڵەبجە لە ڕیزبەندی نیشتیمانی ساڵانەی وەزارەتی خوێندنی باڵادا ناوی لە هیچ پێوەر و بوارێکدا نهاتووە و بەپێی ئەو ڕیزبەندیە بێت زانکۆکە لە ئاستێکی خراپدایە. پەیام پەیوەندی کرد بە سەرۆکی زانکۆی هەڵەبجەوە نابرا و ڕایگەیاند ئەو ڕیزبەندیەی ساڵەکانی 2007 و 2018 و ئەگەر ڕیزبەندیەکە تەنایی 2018 بووایە ئەوە زانکۆی هەڵەبجە سەرکەوتنی بەرچاوی بەدەست دێنا. ئەو ڕەنجوماندێتی ئێمەی ئەم ساڵ یەکەم بە ساڵی پار کراوە بۆیە ئەنجامەکە باش نەبووە. ئەگەر هیچ 2018 بەتەنیا پیشان دایە ئێمە ئەنجامێکی زۆر باشمان بەدەستێنە، بەڵام بۆ خۆت ئاگاداری تێرە زانکۆی هەڵەبجە چی بووە. نەبوونی ناوی زانکۆی هەڵەبجە لە ڕیزبەندی ئەم ساڵی باشترینەکانی زانکۆکانی هەرێم کاردانەوەی لێ دەکەوێتەوە و هاوکات بۆتە جێگەی نیگەرانی مامۆستایان و خوێندکارانی زانکۆکاش. بە شێوەیەک مامۆستایەکی زانکۆی هەڵەبجەش وەزارەتی خوێندنی باڵا خەتابار دەکات و هاوکات کێشە و گرفتەکانی زانکۆکاش دەخاتە ڕوو. ئەو میکانیزمە و ئالێتی کە ئەم 2 ساڵە کۆکراوەتەوە چۆن نەکرێت ئەنجامی 2 ساڵی جیاواز بکرێت بە یەک ئەنجام و تەقیمی زانکۆیەکی پێگەبری ئەمە جێگەی پرسیارە. هەلایەکی ترەوە ئەو هەیئەتەی کە ڕانکی زانکۆکانەکە سەر بە وەزارەتە بە بڕای من لە ساڵانی داهیندا پێویستە کە هەیئەتێکی سەربەخۆ لایانی سێەم بێت چاودێری زانکۆکان و چاودێری وەزارەتیش بکە. لەلایەکی ترەوە زانکۆی هەڵەبجە هەندێک کەموکوری و هەندێک کێشەی هەیە بەڕاستی کێشەی بنیادین کە باوەڕ ناکەم هیچ کام لە زانکۆ ئەهلیەکان و هیچ کام لە زانکۆ حکومەکان هەرێمی کوردستان هەیە بێ. بۆ نمونە تاوەکو ئێستا زانکۆی هەڵەبجە بە شەناوخۆیی نییە، تاوەکو ئێستا زانکۆی هەڵەبجە شورا و سیاجی بیناکەی نییە، تاوەکو ئێستا زانکۆی هەڵەبجە ستافی پێویست و ستافی وانەبێژی نییە، بە پێچەوانەوە زانکۆکانی کێشەیان نییە. یعنی خودی وەزارەتی خوێندنی باڵاش بەداخەوە لەم کەموکوڕەیە ئەتوانم بڵێم تەئسیری گوزارە و کاریگەری هەیە. سپۆرەتی مامۆستا و ئەزمون و هەروە هەبوونی پێداویستەکانی خوێندن بۆ خوێندکار ڕۆڵێکی سەرەکیە بینێ لە بەرەوپێشچوونی زانکۆ و بەرزبوونەوەی ئاسی ڕۆشنبیری و هەروە هەڵەبجە دڵنیام لەوەی کە ئەم شتانەی بۆ دابین بکرێت ئەچێتە ڕیزبەتی سەرەوەی زانکۆکان. بەشێک لە مامۆستایان و خوێندکارانی زانکۆی هەڵەبجە دەڵێن نێشتنی دەستی حیزب لە زانکۆ و ناوەندە ڕۆشنبیریەکان هۆکارێکە بۆ بەرەو پێشبردننی ئاستی زانستیان. هاوکات دەژڵێن بۆ ئەستانەوەی زانکۆکە دەبێت وەزارەتی خوێندنی باڵا گرنگی زیاتر و باشتر بە زانکۆکەیان بدات. زانکۆی هەڵەبجەیەکێکە لە زانکۆ حکومیەکانی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2010 بڕیاری دامەزراندنی بۆ دەرچووە و تەنها 135 مامۆستایە و تاقیگەی پێویستی نییە. زانکۆکە لە ئێستادا لە 5 کۆلێج پێگاتووە کە بریتین لە کۆلێجەکانی پەروەردەی بنەڕەت و زانستە مرۆڤایەتیەکان و پەروەردەی وەرزش، کۆلێجی زانست و کۆلێجی ئەندازیاری. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.